ئەمما سەرەتای بانگەوازەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زانی ئیتر ئەوە بۆتە نەرراوی خوای گەورە. هەر لە یەکەمین دیداری ئەشکەوتە کە گوێی لێبوو جوبرەئیل تا تەشریفیشی برد هەرەی فەرموو من جوبرەئیلم تۆش بووی بە نێراوی خوا. ئەنجا ئیتر دواتر سوورەتی ئەلمودەثیری بۆ هاتە خوارەوە کە سەرەتاکەیە فەرمێ یا ئەیوهە المدەثر قم فەئەنذر ئەو کەسەی خۆی داپۆشیوە هەستە ئەو خەڵکە ئاگادارکەرەوە. ئیتر تا ماوەی 3 ساڵان بەنهێنی خەڵکی بۆ دینەکەی بانکێک هەشتە کرد تا خوای گەورە فەرمانی پێدا کە بانگەوازەکەی ئاشکرا کات و ئەنجا پێی فەرموو فاصدع بما تؤمر وأعرض عن المشركين. يعني ئەوەی بۆت هاتووە ئاشکرای کە و گوێ مەدە بە مشریکەکان. ئەویش بە ماڵ و کەس و کارە نزیکەکانی خۆی دەستی پێکرد و هەمویانی ئاگادار کردەوە. چونکە خوای گەورە لە ئاەتێکی ترا پێی فەرموو وأنذر عشيرتك الأقربين واتە خزمە نزیکەکانی خۆت ئاگادارکەرەوە. ئەنجا تا هات بەرهەڵسکاری زیاتر لە گەورەکانی قوڕەیشەوە بۆ دروستە بوو. بربەرەکانی ئەکرا بە تایبەتی لە مامە ئەبوو لە هەبی خۆیەوە کە مامی بوو، بەڵام کۆمەڵێک کەس باوەڕیان پێهێنا و بوونە شوێن کەوتووی گیانی بە گیانی وەکو خەدیجەی خێزانی و ئەبوو بەکری سدیق و عەلی کوڕی مامە ئەبوو تالیبی کە لە سایەی سەرپەرشتی ئەودا گەورە بوو، هەروەها زەیدی کوڕی حارثە کە خزمەتکاری خۆی بوو وە کەسانی تریش. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم شانی لە بانگەوازی خوایی خۆی قایم کرد و بە هەموو تیرە و هۆزەکانی گەیان تا سەرنجام لە سنووری عەرەبەکانیشی بردە دەرەوە گەیان دێنێتەوە میلەتانی تر، چونکە پەیامی ئیسلامەتی گشتیە و تا ڕۆژی دوایی بۆ هەموو خەڵکی سەرزەمینە پێویستە پێیان بگە لە هەر کات و شوێنەکە بژین. بانگەوازی پێغەمبەرانی پێشووی هەر یەکەیان بۆ قەومێکی تایبەت بوو، بەڵام چونکە ئیتر پەیامی تر بە دوایی پەیامەکەی محەممەد المستەفایە نایەت عەلەیهی السەڵات وەسەلام هەرە بوو ئەوەی ئەم ببێتە پەیامێکی جیهانی و بۆ هەموو مرۆڤی سەرزەمین لە هەموو کات و شوێنەکە.